ئاستی ئاوی بەندای دەربەندیخان بۆ ئەمڕۆ 468.54 واتە ئەمڕۆ لەگەڵ پارە مەترێک و 78 سانتیمان بەرزترە. ئاستی بارانبارینمان تاکو ئەمڕۆ 347 ملیمە لەگەڵ پارە 112 ملیمان زیاترە. داهاتی ئامان بۆ ئەمڕۆ 25 متر مکعبە، پار وەکو ئەمڕۆ 11 متر مکعب ئامان بۆ هات. بەڵام کێشەکەمان ئەوەیە ئاستی ئاوی دەربەندیخان ڕاستە لە پار زیاترین کە ملیارێک و 294 متر مکعب ئاوی تایە، بەڵام بە چاو پارۆ کێشەکەمان ئەوەیە حمرین ئاستی ئاوی زۆر کەمە، زۆر کەمی تایە. پار ئەو نێزگەی 300 میلیۆن متر مکعب ئاوی تیا بوو، ئەمساڵ نێزگەی 69 بۆ 7 میلیۆن متر مکعبی تایە. ئەوەی کەتیایەتی بەشی مانگی 4 ئەگەر بکا لەگەڵ مانگی 5 دوای ئەوە ئەبێت ئەرکێکی قرسە سەرشانی ئێمە کە بتوانین ئەو کاتە ئەوەی کە لە دەربەندیخان هەیە بەشی خواری خۆمان و هاوکاری حمریشی پێ بکەین. کێشەکەمانەوەی لە مانگی سێ ڕاستەکەی بارانبارینێکی زۆر کەم باریوە، لە مانگی 4ەوە خۆتانی بینین تاکوی ئێستا هیچ بارانبارینێکمان نییە و تەوقعاتی هیچیش دیار نییە. بە هیواین ئەم مانگی 4 گەر باران ببارە یەک تۆز و بارانێکی باشمان بۆ بێت و نەختێتتر ئاو کۆبکەین و بتوانین پلانێک دابنین کە بگونجێ بۆ وەرزی هاوین و پاییز. خۆی بە ئەم کە ئاو کەم بوو کشتتوکاڵ سیستە بێ ئۆتۆماتیکیان لەو وەزعە لە بەرەوەی چکە تۆ ئەوەی کە هەمانە ڕاستەکەی ئمە بەرنامەکان ئێستا لەسەرەوەی کە چۆن ئەو بەشی ئەوە بکە بۆ خواردنەوە بە دەرەجەی 1 دوای بۆ باخەکان بە دەرەجەی 2 ئەگینە بۆ جۆرە زراعەتە کە وەرزی دەکرێت ڕاستەکەی ئەبێ ئەوش ئیشی وەزارەتی کشتتوکاڵە زیاتر بەشی کشتتوکاڵ ئەوان بەرنامەیەک و پلانێکدانن کە کەمیکەنەوە. جاران پێش ئەوەی کۆماری ئیسلامی ئیران بەندا و دروستکە لەسەر زیەی سیروان، ئەتیمادمان لەسەر باران بووە، باران چێن باری بوو بۆمان کۆ بۆ تۆ هاتت بۆی. بەڵام ئێستا ئەتیمادی کشتیمان لەسەر داهاتی ئەو ئاوەیە کە لەوێ بۆمانەتێ بە دەرەجەیەک، چونکە بارانش ببارێت لای ئەوان کۆ ئەبێتەوە، واتە چاوەڕێکین ئەوان چنێک ئاو بەربدەن و لای ئێمە کۆ بێتەوە. حالیان بۆ 15 ڕۆژ زیاترە زۆر کەم بۆ تۆ شتێکی زۆر کەمان بۆ تێت. ئەوەی کە هیمان کردووە نێزگەی لەم هەفتەی پێشووە قیراەکمان وەرگدە لەسەر سنوور نێزگەی 8 متر مکعبمان بۆ تێ. بەڵام ئەوەی کە پێویستە حکوومەتی هەرێم ئیشی لەسەر بکە ئەوەیە بتوانین لەگەڵ وزارەت لەگەڵ کشتتوکاڵە هەندێک جۆرێ زراعەت هەیە بتوانین کەمی بکەین و بەپێی ئەو وەرزە لە هاوین بەکاری تێنن ئەو جۆرە زراعەتە نەکرێت بەروکی ئاو زۆر سەرفەکە.